بەهۆی ئەو هێرشەی کە چاوەڕوان دەکرێت لەلایەن ڕژێمی سووریا و هاوپەیمانەکانی بکرێتە سەر شاری ئیدلب، مەترسی ڕوودانی گەورەترین کارەساتی مرۆیی لەو شارە دەکرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە وتارێکیدا کە بۆ ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئەمریکی نووسیوە، ئاماژەی بەوە داوە پێویستە کۆمەڵگەی نێودوڵەتی هەست بە بەرپرسیارەتی لە بەرامبەر ئەو هێرشەدا بکات کە لە ئاسۆدا دیارە بۆ سەر ئیدلب، چونکە ڕژێمی ئەسەد هەوڵ دەدات بە ناوی بەرەنگاربوونەوەی تیرۆر ڕەوایەتی بە هێرشەکانی بدات، بۆیە نابێت هاوڵاتیانی مەدەنی بکرێنە قوربانی بەرەنگاربوونەوەی تیرۆر. ئەردۆغان نووسیوێتی ئەگەر ئەوروپا و ئەمریکا لە ئێستادا سەرکەوتوو نەبن لەوەی دەست بەکار بن، ئەوە نەک تەنها سووریا بێت تاوانەکان، بەڵکو هەموو جیهان باجەکەی دەدات و مانەوەی جیهانیش بەم ناچالاشیەی ئێستا لە بەرامبەر ناوچەکە لە داهاتوودا باجەکەی زۆر گەورەتر دەبێت لەوەی چاوەڕوان دەکرێت. هەر بۆیە نابێت کۆمەڵگەی نێودوڵەتی گەلی سووریا بۆ میهرەبانی بەشار ئەسەد جێبهێڵن. سەرباری هەڕەشەکانی ئەمریکا و هەندێک وڵاتی دیکە ئەڵمانیاش هەڕەشەی دەستێوەردانی سەربازی دەکات لە سووریا. لەو بارەیەوە ستیڤن زایبێرد وتەبێژی حکوومەتی ئەڵمانیا ڕایگەیاند لەگەڵ ئەمریکا و ئەوروپیەکان لە دانوستاندان تا لە ئەگەری بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن حکوومەتی سووریاوە لە ئیدلب دەستوەردانی سەربازی لە وڵاتە ئەنجام بدەن. لای خۆشەوە مارک لەوکۆک جێگری سکرتێری گشتی نەتەوەیەکگرتوەکان و بەرپرس لە کاروباری مرۆیی لە دوایین لێدوانیدا بۆ ڕۆژنامەنووسان ڕایگەیاند هێرشی ڕژێمی بەشار ئەسەد و لایەنگرانی بۆ سەر پارێزگای ئیدلب مەترسی ڕوودانی گەورەترین کارەساتی مرۆیی لە سەدەی 21دا لێ دەکرێت، چونکە ئەم جارەیان بارودۆخەکە جیاوازە. بەو پێی پێشتر زۆربەی دانیشتوانی غوتەی ڕۆژهەڵات و حەلەب لە چوارچێوەی ڕێکەوتنێکدا گواسترانەوە بۆ ئیدلب، بەڵام لە ئێستادا خەڵکی ئیدلب ئەم چانسیان نابێت. مارک لۆکۆک داواش لە نەتەوەیەکگرتوەکان دەکات بە دوای ڕێگە چارەیەکی گونجاودا بگەڕێن بۆ ڕزگارکردنی هاوڵاتیانی مەدەنی ناوچەکە بۆی ڕێگری لە ڕوودانی کارەساتی مرۆیی لە شاری ئیدلب بکرێت.